لا برنامج شەمپەنجە ئەمجارە باز لە ئەکاونت و پەیج و ئەو کەسانە دەکەین کە بە شێوەیەکی ساختە فەیک لە تۆڕەکانی سۆشیال میدیا بانگەشە بۆ سحر و جادو دەکەن و ئافرەتان بە تایبەت لەم بابەتە هەڵدەخەڵەتێنن بە بیانووی چارەسەرکردنی کێشەکانیان. ئاگادار بەتخوا ئەو دوعای پێشتر کردیتم دەبی بەتار کرێتەوە چونکە بە خۆت دەزانی وەرگەڕانە. لەم بەرنامەیە باز لە یەکێک لەو کەسان دەکەین کە خۆی کردووە بە شێخ و سحر و جادو دەکات هاوکاتیش دەستگایەکی خێرخوازی ساختەی داناوە. ئەمە ژیانم خۆش نەبوو ویستم لە پیاوەکەم جیاواز بمەوە قسەم لەگەڵ ساحیرەی کرد کەسێک لە ژیانم بۆ گوتی دەتینم و خۆشم دەوێ ناکەم لە ژیانێ بژیم. هیوادارم کە زوو من لەو بابێت. خۆشی نامێنێ لە ژیانت سحر مەکە مەچۆ بە لای ساحیرەکە. حتا نێ بەردەستی من بڕۆ بنکراسێکی ناسک لەبەر بکە پرچت جوان بکەوە حەڕەکەی جوان ڤیدیۆیەکی جوان دووسێ وێنەی جوانیش بگرە لێ گیانەکەم بچێکن هەر ساحیرەکی سحرێ بکەین لە هەر کەسێک لە عائیلەی خۆت کافری بەو قورئانەی بۆ سەر محەممەدی ئەو دەڵێ ئەوم لە تەلاقدا ئەو دەڵێ ئەوم لە پێرساوی ڕشکە ئەو دەڵێ ئەوم لە پێرساوی شیرینکە مێردێن بەتەمایە دووژنی بینی لە پێرساوی ڕشکە داوای یارمەتی لە شەیتانی دەکەیت. لە سحر و جادو خەونی مرۆڤێک و خوڕافیاتی فێڵبازێک تێکەڵ بە یەک دەبن سادەیی هەندێک لەو مرۆڤانە ژوا دەکات بڕوا بەو خوڕافیاتانە بکات و چاوەڕێی بەدێهاتنی خەونەکەی بکات کە هەرگیز نایەتە دی. بازیان دەبم ڕسمەی بنێرمی پیاوەکەم یعنی بزانی ئەو نەوەیە ڕسمەکە لە بۆ بنێرم بیبینی. ئاگادار بەتخوا ئەو دوعای پێشتر کردیتم دەبی بەتار کرێتەوە. ئەمە وتە و قسەی نێوان جادوگەرێک کە خۆی کردووە بە شێخ بە ناوی نوشتە و دوعا و ئافرەتێکە کە پەنای بۆ بردووە دوعا لە پیاوەکەی بکات بۆ ئەوەی پیاوەکەی لێ جیابێتەوە کەسێ شتری خۆشەوێت. بۆیە بەشێک لەو دیکۆمنت و بەڵگە و قسانەی نێوان بەشە لە جادوگەرەکان ئافرەتان لە بەرنامەی شەمپەنجە لای ئێمەیە بەڵام داوا لێبوردن لە بینەران دەکەین ناتوانین بەشی زۆری بڵاوکەینەوە بەهۆی نەشیاوی ڤیدیۆ و قسەکردنەکان و ئەو پەیوەندی نێوان ئەو ئافرەت و ئەو کەسانی کە خۆیان کردووە بەشێ. ئێمە لەم بەرنامەیە بەشێک لەو بەڵگانە لەگەڵ کەسانی پسپۆر و شارەزایان و وە خەڵکی دەستگا ئەمنیەکان ئەوانەی دام دەستگا ئەمنیەکان باز دەکەین نیشان دەدەین و ئاکامی ئەم کارەش نیشان دەدەین. بەشێک لەو ئافرەتانە دەبینین کە وەک دادخواست پەنا بۆ بەڕێبەرایەتی ئاسایشی هەولێر دێنن بۆ دەربازبوونیان لە بەناو فاڵچی و ساحیرەکان. ئەو ژنانە چاریان نامێت و پەنا بۆ هێزەکانی ناوخۆ و ئاسایش دێنن. مناتم سکاڵم کرد لە ڕێی مۆبایلی ساحیرەکەم ناسی. ئەمە ژیانم خۆش نەبوو ویستم لە پیاوەکەم جیاواز بمەوە قسەم لەگەڵ ساحیرەی کرد گوتی وەرە سەردانم کە بە شەر لۆ دەکەم بە گرنگتی و ناکەم تووشی مشکیلە و کێشەبی ئەمیش هەستان چووم. لەبەر چ ویست جیابیەوە کەسکت خۆش دەویست؟ کەسێک لە ژیانم بۆ گوتی دەتینم و خۆشم دەوێ و ناکەم لە ژیانێ بژی و ئەمیش باوەڕم کرد. دوایێ لە ڕێی من چەند برادریت کەم ژنیت کام ئەو هاتووشی وێن دەربوون دوای پارەی لێ کردم داوای 2 ملیۆنی لێ کردم تی بە گرنگتی بە شەرت دوعایەکەت لۆ دەکەم 100 لە 100
دوای پارەکەی خەڵاس تەلەفۆین لۆ کردمەوە هەڕەشەی لێ کرد جارێکم چەندی لێ بگرتی جاری یەکەم ملیۆنێک جاری دووەمیش ملیۆنەشکەوە 2 ملیۆن جگە لە سەحرەکەی بە ناوی دەستگای خێرخوازش کاری دەکردوە من یارمەتی فەقیران دەدەم و وا دەکەم و قەنەعەتم پێ هات بەڕاستی یانی شتەکەی هەڵ و ڕازاندبمەوە وتم دیارە ئەوە شتێکی باشم نۆ دەکا ئەوی لەگەڵ بوو ئەو دەیویست لە بەرچێ زادوی بکە سەحری بکە ئەویش عازی لێ بۆ مێردی بەبێ 1 و 2 تەراقی بداتن لە خۆی لە ئەوش بکە دەویست یعنی هەرچی ئەو بکاتن مێردی نەری لە ئەو هات کرد لۆ هاتسوی خەسووی دەنجێ نەکارچی ئەو ژنەکە خەسووی سقسان نەکە ئەوی بەناو سەحرەکان باسەکە دەویان بەستەوە ئەدەو بەستین ئاخر هەڕەشەکەی ساعت 12 بوو گوتی دەبی ڕکلامم لۆ بکەی بە چەفەی نێژێ برێ شتەکەم چا بۆ 100 سەری گرتیە و بەبێ بەرامبەریش بۆ پارەم نەدایە و ئەگەر لۆم نەکە ڤیدیۆکەی لۆ مێرد تو لۆ خەسوود دەنێرم پاشان ترسام مشت هاتمە ئیرکاناکردن ئاسایشی گشتی دەستخۆشیان لێ دەکەم هیوادارم کەس وچی من لەو بابەت دوای وەرگرتنی سکاڵا لەلایەن دادگای ئاسایشی هەولێر لەسەر فەرمانی دادوەری لێکۆڵینەوەی ئاسایشی هەولێر تیمەکانی بەشی تاوانەکان لێکۆڵینەوە چاودێری جوولەی تۆمەتبار دەکەن. ناسنامەی تۆمەتبار کە شێخ شابازە ئاشکرا دەبێت. لە کەمترین کات دوای سکاڵای دادخواست تۆمەتبار لەلایەن هێزەکانی ئاسایش دەستگیر دەکرێت. هێزەکانی بەڕێبەرایەتی ئاسایشی هەولێر شێخ شاباز دەستگیر دەکەن. با بزانین شێخ شاباز کێیە؟ ئەوە چی کردووە؟ چۆن ئافرەتانی هەڵخەڵەتاندووە؟ چۆن تۆڕی بۆ ئافرەتان داناوە؟ پێش ئەوەی باسی شێخ شاباز بکەین ئەو ڤیدیۆیە نیشان دەدەین. هاوڕێیان بەڕاستی باوەڕم ناکە شێخێکی وا هەبێت کە بتوانێت من و خۆشەویستەکەم لە ماوەی 5 ڕۆژ بگەیەندەیەدا. شێخ ئەو ئافرەتەی ناچار کردووە وا بڵێت کەوا خۆشەویستەکەی بۆ ماوەی 5 ڕۆژ دوای ئەوەی کێشەیەکی زۆریان هەیە ئاشتی کردنەوە گەیشتنەوە یەک ئەمە ڕێکلامی پێکردووە و ناچاری کردووە بەکاری هێناوە لە هەموو ئەو ڤیدیۆیانەشی کە ناچاری کردووە شێخ شاباز بابزین چی نووسیوە؟ نووسێتی سوپاس بۆ سێقەکردنتان دادەکانم بەڵام دادەکانم چی؟ ئەوەی خوا پێی ناخۆشە بەرامبەر ئەو ئافرەتانە کردوێتی و ئەنجامی داوە. با بزانین ئەمە چێ و چی کردووە بۆ دەژی کراوە. من شێخ شاباز پێشنی تاوانم هەیە پێشتر لەسەر ڕێگری گیراوم هەستم بە دانانی 2 ئەکاونت لە سناپ بە ناوی ساعر و نوشتە و بە ناوی دەستگای خێرخوازی بە ناوی ساعر و نوشتەکەی ئافرەتانم هەڵدەخەڵەتان وێنەشتم پێ دەناردن بە ئەوەی ئیشەکەیان پارەم لێ وەردەگرتن بۆ خێرخوازەکەش من بە خۆم کارمەندی بەنزیخانە بووم لە بەنزیخانە ئێوارەکە ئەو پارەی ئیشمان دەکرد ڕسم دەگرت دەمگوت بۆ هاوکاریکردنی ئەو کەسانەیە کە پێویستیانە و بۆ شتەیە ئافرەتەکانم ئیستیغلال دەکرد و هەڵم دەخەڵەتاندن کە دەچوومە لایەن بڕێک پارە هاوکاریم دەکردن و کاری نەشیام لەگەڵ دەکردن ئەو ئافرەتانێک کە نامیان بۆ دەناردم ئەوی خۆیان باز دەکرد کە پێویستیانە منیش دەمگوت باشە ئیشەکەتان بۆ دەکەم بۆ بڕی ئەوەندە پارەیە بۆ پێویستی بۆ شتانەیە پێویستی بە یەکتر بینینە کە دەچووم دەمبینی داوای کاری نەشیاوم لێ دەکرد دەمگوت بۆ کارەکەت سەر بگرێتن. دوای ئەوەی کە چەند ئافرەتێک لە شاری هەولێر سکاڵا تۆمار دەکەن لە بەڕێبەرایەتی ئاسایشی هەولێر کەوا دەڵێن کەسێک هەڵساوە بە ئەنجامدانی هەڵخەڵەتاندن و فڕ و فێڵ و تۆمارکردنی ڤیدیۆی نەشیاوی و ئافرەتانە بە ناوی سحر و جادو و کاری خێرخوازی. ئەم تۆمەتبارە دەستگیر دەکرێت. دوای ئەوەی کە دەستگیر دەکرێت تۆمەتبار دەردەکەوێت 2 ئەکاونتی داناوە لە سناپچات ئەکاونتی یەکەمی بە ناوی سحر و جادو بێ پێشەچی بە گرێنتی. ئەمە نازناوی ئەم سناپچاتەیە لە بیر نەکەن هاوڵاتیان ئەمە ناوەکەیەتی لە ڕێگەی ئەم ناوە بابزین چی کردووە. ئەو ڤیدیۆنێکە داوام لێ دەکردن بە هەڕەشە و بە ئەوە نەبوو بڵێن بە هەڕەشەم بۆ بنێرن تا پۆستیکەم بە دەمگوت ئەگەر ئەو ڤیدیۆم بۆ بنێری کە ڕوخساری دەرنەدەچوو بەس لە لێویڕە
بۆی دەمو ئیشەکەت بۆی سەردەگرێتن کە دەچوومە لە ڤیددیوانم دەکرد یان ئەمە شتێکی خۆیان دەنات من بۆ تهدیدم دەکردن دەمگوت ئەگەر بڕێک پارەم نەدەیت یان لەگەڵم نەبیتن ئەو ڕقمی باوکو برانم نەکەم بوو دەمگوت بۆ باوکو برێت دەنێرم مێردەکانیشان بەڵێ دەمگوت بۆ مێردەکەتی دەنێرم بۆ شازە تهدیدم نەکرد ئەم کە سەرەتا ئەو پێیژەمدانە بۆ بەناوی سعود زاد و بەگرێنتی بۆ هەڵخەڵەتانی و ئافرەتانە ئیستیغلارم دەکردن داوای ڕسمی نەشیامی دەکردن وێنەی ڕوت یان دەمگوت ڕوبەڕوو بتان بینم کە دەچوومە لایەن دەمگوت بۆی کارەکەت سەر بگرێتن پێویستە سێکست لەگەڵا بکەم یان پێویستە ڕسمت لەگەڵا بگرم کە ئەو شتانم دەکرد دوایی دەمگوت پێویستە ڕقمی باوکت یان براتم نابێ بۆ ئیشەکە سەر بگرێتن بۆ ئەوەی کە دەچوومە ماڵ و ئەوانم جێدەهێشت لە ماڵ و تهدیدی وانم دەکرد دەمگوت ئەگەر پارەم نەدەنێ یان ئافرەتیکەم بۆ نهێنن یان ڕکلام بۆ نەکەن ئەو قسەی لەگەڵ باوک و برات دەکەم ڤیدیۆکان بۆ ئەوان دەنێرم ئەو چاوانت بەم دەستت ماز دەکەم توخوا یارمەتی بدەتخوا لأنك جوابي بدي ويان تلفوني لو كي جيت لتنجيبي حجيت لتنجيبي تأثير ليدكا حاجة داربة كي تلفوني شي حكت حرنا قريل شي نكي تأثير ليدكا الصوتي لو دوي تأثير ليدكا حاجة داربة أو لبير من أبو أو كشن بيها دعاء كشن بيها توجي تلفون كده بيشلو دينو ئەم کەسە نەشێخە نەساحیرە نەجادوگەرە ئەمە کەسێکە فێڵبازە پێشینەی تاوانی هەیە کاتی خۆشی لە ڕابردوو کە دەژی کراوە پێشەی تاوانی هەیە لەسەر کاری ڕێگری دەژی کراوە ئەمە هەڵساوە خۆی کردووە بە شێخ و نیشتە و سحر دەکات و ئیدی کۆمەڵێک ئافرەتی هەڵخەڵەتاندووە و هەڕەشەی لێکردن و داوای پارەی لێکردن و پارەی لێسەندون و هەڕەشەکانیشی بەردەوام بووە ژمارەی مێردەکانیشانی وەگرتووە ئەگەر سکاڵای تۆمار بکەن بەرامبەری یان ناوی بێنن ئەوە پەیوەندی بە مێردەکانیان دەکات ئەمە کاری یەکەم شێخ شاباس کە بە ناوی دەستگای خێرخوازیە ژارن ئاتی لەو نردومەرم کرداوە یارمەتیم لێکردەوەی چ منداڵەکان نەخۆش بوون ڤیدیۆی تۆمار کردم ئاگدار نەبووم کە ڤیدیۆ تۆمار کردم ڕۆژێکی بەهۆی ئەو ڤیدیۆانە هەڕەشەی لە من کرد ئافرەتی هینا ماڵەکەی بەکارینەمە و منیش بەکارینە چەند نەشم دەزانێت کە ئیشی ئەو خێرخوازی شتیوانیە دەوتە من ئیش خێرخواز دەکەم و لە دەستگای خێرخوازی داوام دەکەم کە ئافرەتەکانشی دەهینە جارێکیش لە ماڵ نەبووم ئافرەتەکانی نابوو ماڵێ گوتی کە نامەی ناروتم لە ماڵێ نیمە لە ماڵێ بوو ئەم نەمزان کە چتۆ ژوورێ بەس دەورە جیناوتیان چتۆ ژۆرێ جینا پێوتمتیان هاتوو چوو بنە ژوورێ ئەمە خۆی کارمەندی بەنزینخانە بووە پەیجێکی داناوە بە ناوی دەستگای خێرخوازی هەژاران کە گوایە هاوکاری هەژاران دەکات شەوانە کە لە بەنزینخانە کارەکەی تەواو دەبێت ئەو پارەی بەنزینی بەنزینخانەکە کۆ دەکاتەوە بە سەفتە وێنەی دەگرێت و لە پەیجەکە بڵاو دەکاتەوە دەڵێت ئەوە خێرخواز بۆیان نردوم و هاوکاری خەڵکی هەژارانی پێ دەکەم دوای ئەوەی کەوە ئافرەتان ژمارەیەکی زۆر لە ئافرەتان پیاوان پەیوەندی پێوە دەکەن هەرچی پیاوە پەیوەندی پێوە کرد جواب نەدایێتەوە ئیشی بە پیاوان نەبووە هەرچی ئافرەتیش بینیوتی ئەگەر ئافرەتەکە جوان بێت یا ئەوەی کە ئەو دەیەوێت جوابی دایتەوە وەڵامی دایتەوە و چۆتە ماڵەکەی لە ماڵەکەی ئەو ئافرەتانەی هەڵخەڵەتاندووە گوایە ئەمە کاری خێرخوازی دەکات و ئیدی کۆمەڵێک کاری نەشیاوی ئەنجامدا و چەندین کەسی هەڵخەڵەتاندووە دوای ئەوەی کە ئەم تاوانە ئەنجامەدات لەسەر فەرمانی دادوەری لێکۆڵینەوەی ئاسایشی هەولێر تۆمەتبار لەلایەن هێزەکانی بەڕێبەراتی ئاسایشی هەولێر دەستگیر دەکرێت و دام بە تاوانەکەیدا دەنێت و پەڕاوی لێکۆڵینەوەی بۆ دەکرێتەوە وتەبێژی ئاسایشی هەولێر وردەکاری ئەو تاوانە باز دەکات. ئێمە وەکو بەڕێوەبەراتی ئاسایشی هەولێر هەمیشە بە دوواداچوونەکانی خۆمان بەردەوام کردووە لەسەر هەموو ئەو کەسانەی کە بەڵگای پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا بە ناوی جیاواز و بە ناوی خوازراو ئەکەونە پەیوەندی لەگەڵ خەڵکو بە شێوازی جیاواز یەکێک لەوانەی کە هەمیشە ئێمە بە دوواداچوونەکانمان بەردەوام کردووە لەسەری ئەو کەسانن کە کاری سحر و جادو ئەنجام دەدەن و بە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتەکان لەگەڵ خەڵک ئەکەونە پەیوەندی بە ناوی ئەوەی کە کاری فالگیرەوە و جادویان بۆ ئەنجام بدەن. یەکێک لەوانەی کە لەلایەن بەڕێوەبەراتەکەمان بە فەرمانی بەڕێز دادوەری لێکۆڵینەوەی ئاسایشی هەولێر دەستگیر کراوە کەسێکە لە تۆڕی سناپچات خۆی ناساندووە بە شێخ شعباز و
و هەروە هەژمارێکی هەبووە بە ناوی سحر و جادو بەگرنتی و هەروە هەژمارێکی دیکەی هەبووە بە ناوی دەستگای خێرخوازی و هاوکاریکردن. ئەم تۆمەتبارە هەستاوە بەو دووناوە لەگەڵ ژمارەیەکی زۆر ئافرەت کەوتۆتە پەیوەندی بە ناوی سحر و جادوکردن، پەیوەندی لەگەڵ دروستکردن و دواتر چاوپێکەوتنی لەگەڵ ئافرەتەکان ئەنجام داوە و واروها ماڵی یەکێک لە ئافرەتەکانی بەکارهێناوە بۆ ئەوەی ئەو ئافرەتانی بردوتە ئەو ماڵانە و لەو ماڵانە گرتە ڤیددیۆی لای ئەو ئافرەتانی لای خۆی تۆمار کردووە. دواتر لە دژی ئافرەتەکان گرتە ڤیددیۆیەکانی بەکارهێناوەتەوە ئەگەر بێت و ئەو ئافرەتانە لە ژێر ڕێنمایەکانی ئەو نەبن و بەگوێی نەکەن و بە قسەی نەکەن ئەوە گرتە ڤیددیۆیەکان بڵاوەکاتەوە. هەروەها لە ژێر فشار و هەڕەشەکردنوی ئەو گرتە ڤیددیۆیانەی کە ئەو تۆمەتبارە لە لای بووە و بڕێکی زۆر پارەی لەو ئافرەتانە وەرگرتووە. هەروەها بە هەژمارێکی هەبووە بە ناوی کاری خێرخوازی لە ڕێگای ئەم هەژمارەوە لەگەڵ کۆمەڵی کەس کەوتۆتە پەیوەندی بە ناوی ئەوەی کە کاری خێرخوازیە کات و ئەوە خۆی لە بنەڕەتدا کارمەندی بەنزیخانە بۆ ئێواران کە پارەکەی کۆ کردوێتەوە گرتە ڤیددیۆی پارەکەی تۆمار کردووە و لە هەژمارەکەی خۆی دایناوە کە ئەوە کەسێکی خێرخوازە و دەیەوێت هاوکاری خەڵکی بکە و ئەوانەی کە پەیوەندیان پێوە کردوون ئەگەر ئافرەت بوو بێت ئەوە وەڵامی پەیوەندیەکانی داوەتەوە و بە ناوی کاری خێرخوازیەوە لەگەڵ ئافرەتەکان کەوتۆتە پەیوەندی و قسەی لەگەڵ گردون و دواتر پلانێکی بۆ داناون و دەستدرێژی کردوتە سەریان بە ناوی خێرخوازی و گرتە ڤیددیۆیانی تۆمار کردووەوە ئەو ئافرەتانی جارێکی تر بەکارهێناوەتەوە بۆ مەبەست و ئامانجی خۆی. ئێمە نابێت ڕۆڵی حکوومەتی هەرێمی کوردستان، وەزارەتی ناوخۆ، دام و دەستگاکانی ئەمنی ئاسایش پۆلیس دەبیر بکەین لەوەی کاتێک کە هاوڵاتیان بوونەتە چەتری ئارامی و پارێزەری هاوڵاتیان، کاتێک کە تووشی کێشەیەک دەبن ئیدی ئەوەی لە ئێستادا گرنگە ئەو متمانە بەهێزەی نێوان هاوڵاتیان و دەستگاکانی ئاسایش و ئاسایش هەولێر و پۆلیس کە هەیە زۆر گرنگە. وای کردووە ئەم کێشانە هەرزوو چارەسەر بن و ڕێگرێت لە تاوان بکرێت، چونکە هەندێک جار کە ئەو کێشە دروست دەبێت ئەو تاوانە دروست دەبێت ئەگەر پێشی لێ نەگیرێت یان ئەو کەسە تۆمەتبار نەگیرێت ڕەنگە تاوانەکە بەرفراوان بێت و گەورەتر بێت و خەڵکی دیکە بێتە ناو تاوانەکەی و تاوانێکی گەورەت لێ دروست بێت. بە تایبەت ئەو ساحرانە زۆربەی کات ئافرەتەکان دەبنە نێچیریان دەبنە دەکەن ناو تۆڕی ئەم بەناو ساحرانە هەڵیان دەخەڵەتێنن. بۆیە ئەمە دوو چیرۆکە لە دەیان چیرۆکی تری نامۆبایلی ئەو شێخ شابازەی کە ئەو نازناوی دایتە خۆی خەڵکی خەڵەتاندووە. ئەمە لەلایەن حکوومەت و لەلایەن وەزارەتی ناوخۆ، لەلایەن هێزەکانی ئەنجومەنی ئاسایش، لەلایەن ئەو دامەزرا و ئەمنیانەکە هەیە ئەم هاوڵاتیانە لە ژێر چەترێکی دەستێکی لە ژێر چەترێکی پارێزرا و دەستێکی ئەمیندان و کێشەکانیان چارەسەر دەبێت و بەتایبەت لە ئێستاداکەوە تۆمەتباران هەرزوو دەژێر دەکەن دەدۆزرێنەوە ئاشکرا دەکرێن ئەمە بۆتە جێگەی دڵخۆشی هاوڵاتیان. بۆیە دام و دەستگاکانی ئەمنی، وەزارەتی ناوخۆ، هێزەکانی ناوخۆ، ئاسایش ڕادەگەین پێویستە ئافرەتان بەتایبەت هۆشیار بن لە پیلانی ئەو کەسانەی بەو بە ناوی سەحر و جاد و خەڵکی هەڵدەخەڵەتێن، چونکە ئەمانە تاوان ئەنجام دەدەن و ئەو تاوانەشی کە دەکەن دەبێتەوە هۆکاری هەڕەشە و وەرگرتنی پارە بەکارهێنانی ئەو ئافرەتانە بۆ مەرامەی کە هەیەن. پارێزەرێکیش سزای یاسایی ئەم تاوانە بازەکات و دەژڵێت سزاکەی کەمە، بۆیە ئەو کەسانەی پەنا بۆ ئەم کارە دەبن دووبارە و سێبارەی دەکەنەوە. ئەو کەسێک کە سحر دەکات یان بە ناوی ساحر کار دەکات هەڵدەخەڵەتێنێتن. سزای ئەو کەسە لە قانونی سزای عێراقی لە 1 تا 3 ساڵ دەبێتن و هەر ئەگەر هاتوو ساحیرەکە هەستا بە تۆمارکردنی ڤیددیۆی ناشیاوی ئافرەتەکان لەبەر ئەوەی زۆربەی کات ئافرەتەکان هەڵدەخەڵەتێن بە ساحیرەکان و هەڕەشەیان لێ بکاتن بۆ وەرگرتنی پارە یان بۆکردنی کاری ناشیاو لەگەڵیان ئەوە سزایەکەی بەپێی مادە 431 لە 5 تا 7 ساڵ دەبێتن. پەیامی ئێمە وەکو پارێزەر بۆ ئافرەتان چونکە زۆربەی ئەو کەسانێکەوە هەڵدەخەڵەتێن بەم کارانە بریتین لە ئافرەتەکان چیتر پەنای خۆیان نەبن بۆ سەحر و جادو لەبەر ئەوەی بێجگە لە ماڵوێرانکردن هیچ چیتر ناگەیەنێتن و هەروەها محکەمە هەیە، پارێزەر هەیە، هەروەها دەروونناس هەیە و بنکەی پۆلیس هەیە بۆ ئەوەی پەنای خۆیان بۆ ببەن بۆ ئەوەی کێشەکان حەل بکرێتن. لەبەر ئەوەی تەنانەت هەر کەسێک پەناش دەبات بۆ سەحر و جادو ئەو کەسانێک کە سەردانی ساحیرەکانیش دەکەن بە پێی یاسای عێراقی سزا دەدرێن. سەبارەت بە کاریگەری ئەم تاوانە لەسەر خێزان بەڕێوەبەری بەرەنگاربوونەوەی توند و تیژی خێزانی دەبین.
یەکێک لەو کێشانەی کە دەبیتە هۆی هەڵوەشانەوەی خێزان و لێکترازانی ئەندامانی خێزان باوەڕبوونە یاخود بە دوای ئەو سەحر و جادو و ئەو شتە بێ بنەمانەکەون ئەندامانی خێزان. بۆیە داواکارین لە هەموو ئەندامانی خێزان بە تایبەتی هاوسەرە بەڕێزەکان کە بە هیچ شێوەیەک بە سەحر و جادو باوەڕ نەکەن، چونکە یەکێکە لە هۆکارە هەرە سەرچیەکانی جیابوونەوەی خێزان و هەڵوەشانەوەی خێزان و لێکترازانی ئەندامانی خێزان. ئەو کوڕکچانەی کە ئەیانەوێ هاوسەرگیریەک بکەن لەسەر ئەساسەکی ڕاست داوان لێکەین پەنا بۆ شێخ و نوشتە و جادو ئەو شتانە نەبن. ئێستا خۆشبەختانە حکوومەتی هەرێمی کوردستان یەکێک لەو بەڕێوەبەراتیانەی کە کردیتیەوە سەر بۆ وەزارەتی ناوخۆی بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی تونتیژی دژ بە ئافرەتان و خێزان. ئەو بەڕێوەبەراتیە یەکێک لەو بەشانێک کە هەیتی سنتەری ڕاوێژکاری خێزانیە کە زۆر لەو کوڕکچانەی ئەیانەوەی زەواج بکەن، بەڵام بە جۆرێک لە جۆرەکان کە سوکاریان ڕێگرن یاخود هەندێک کەس هەیە ڕێگریان لێکەن بەنابەنە بەر ئەو بەڕێوەبەراتیانە و کارەکانیان بە شێوازێکی زۆر باش و یاسایی و بە شێوازێکی ڕێک کارەکانیان بۆ جێبەجێکرێ و ئەبنە خێزانێکی بەختەوە. مامۆستایەکی ئاینی باز لەو تاوانە لە ڕوانگەی ئاینی ئیسلام دەکات. دیارە بابەتی سحر و جادو لە دەرزەمانەوە شتێکی قەدیمە. ئێستاش کە لە ناو خۆمە لە ناو کوردستان بوونیان هەیە هەستیان پێ دەکەین، ئەوانە دەتوانن بڵێن وەکو ڤایرۆسێک لە ناو کۆمەلگادا. هەر خاو خێزانێک هەر عایلەیەک کە تووشی بەم دەردە بێتن سەرەتانێکە و کۆتاییەکەی عاقبەتەکەی باش نابێتن. ئێمە نمونەمان زۆر بینە لەوانی کە سحریان لێکراوە کە چۆن خانەوادەیان پەرتەوازە بووە و زۆرجان ڕێنمایی خەڵکمان کرد کاکە واز لە ساحیران بینن هاتوویان مەکەن. ئەگەر کێشەیەکت هەیە لە بینی خۆت و ئەو کەسێکەوە کێشت هەیە لەگەڵی چارەسەر بکە. خوای گەورە عەقڵی بەمنی بۆ تو داوە، بەڵام ئەتوو پەنا دەبێتە بەر ساحیر. ساحیر کەسێکەکەوە ئیمانی بەخوانیە، شەیتانی دەپەرستیتن. لۆی پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم من أتى عرافا أو كاهنا فصدقه بما يقول فقد كفر بما أنزل على محمد صلى الله عليه وسلم. يعني كسي كبتت لا الساحير لقري داب نشيتن رين ما يكاني وكخوي زي بزي بكاتين بيغمر دفرمي كافر بوا بو قرآنك ولا سلام الناس بوا دفرمي يقلبونها قورا كانك وكسي كبتي ساحر سحر بكابتت لا الساحر لبوي الساحر بريالي داوا كوا دجمناتي خدا بكاتن دستي لقل الشيطان تيكر كدو بوي كوا هرتي كسي مسلمان وعائلة وخانواده هي لبريك حلي وشيني توا بۆیە هەر کەسێک کە کێشەیەکی هەبوو ناخۆشیێکی هەبوو ناڕەحەتیەک بۆی کا بتوانانی کەیسەکەی خۆی کێشەکەی خۆی چارەسەر بکاتن باشتر وا دابنیشی و قسەی لەگەر بکاتن نەک مێشتی خۆی قوفل بداتن بچ لای ساحیر دابنیشتن جاری وا هەیە ئەو کەسێک کە چوتە لای ساحیر عەرز و ناموسی پارێزراو نەبووە دەیان کەیس هەبووە ئەوەی کەمە بیستومانە و بینیومانە تەحڕوشیان پێکراوە خۆی تەسمیر کردووە زینای لەگەڵ کردووە دەیان و سەدان خێزان هەیە کە من بینیومە حتا لە لیژنەی ئاشتەوایی کە لەبەریەکە هەڵوەشاوەتەوە یەک لە نمونونەکان کە لە دادگا بوون نامێک کۆی گشتی کەیسەکە باس بکەم بەڵام بە کورتی باسی دەکەم کابرا خێزانی چوو بە لای ساحیرێک لەگەڵ یەکەچ نزیکەکانی خۆی کەمتر لە 1 دەفتەر دۆلار دابووی بە ساحیر بەس لۆی کەوا پیاوەکەی لەو کاتە عەڵقە بەجێ بکاتن وڵای پیاوەکە لە محکەمەی گوتی ئەو دەفتەری کە دایتە ساحیری بیدا با من خوا پێ عەرمە لە عەڵقەی باشتر دەبوو نەرمتر دەبووم دەبوومە مەرحەم لە بۆ سەردڵی لە بۆ جیهانی ئەوە یەک دەفتەری دایتی جا ئەوە عەقڵیەتی ئینسانە بەڕاستی لە باتی کێشەی ناوماڵی خۆت بە دانیشتن و بە تێگەیشتن چارەسەر بکەی دەچێت لای کەسێکی کەوا بێئیمانە پیس و پەرۆس شتێک لە بۆ دەکاتن کەوا عاقبەتەکەی باش نییە و کە دینیش لێ بێبەری هەر کەسێک سەردانی ساحیر بکاتن و قەنەعەتی پێ هەبیتن لەو دینەی دەرچووە.